چەند تۆمەتبارێک لە کەرکووک دەچنە سەرماڵێک و دوای ئاشکرابوون و ڕاوەدونانیان لەلایەن خاوەن ماڵەکە و دروستبوونی پێکدادانی چەکداری لە نێوانیان خاوەن ماڵەکە دەکوژرێت. شەوی سێشەممە لەسەر چوارشەممە 3 دز هەڵدەکوتنە سەر ماڵی هاوڵاتیەک لە گوندی عوسمانلەکە بۆ دزیکردن. دزەکان کە چەکدار بوون دوای ئەوەی لەلایەن خاوەن ماڵەکەەوە بە یارمەتی 2 دراوسێی ڕاوەدوو دەندێن. لە ڕێگادا پێکدادانی چەکداری لە نێوانیاندا دروست دەبێت و بۆ هۆیشەوە خاوەن ماڵەکە بە ناوی ستار جەبار کە لە دایکبووی 1970 و خاوەنی 2 خێزان و 7 مناڵ بووە دەکوژێت و هاوڕێیەکیشی بە سەختی بریندار دەبێت و دەبرێتە نەخۆشخانە. دیارە براکەمی من برایەکمانەیە لە دیەکەی خۆمان خەریک حیوانداری و فەلاحەتکردنە. ڕۆژی جومعە چوم سەردانیشم کرد وتی برام سەیارەیەک فێر بووە دزیمان لێکە دەغڵودانمانە دزی و ئەوە چەند جارێک هاتووە دیارە دوێنێکەش دووبارە هەرە و سیارم مراقەبەیان کردووە کە هاتوۆتە مەنتیقەکە بە دەمای دزیکردن بووە. هەرچەندە برای منش تەلەفۆنیان کردووە بۆ هێزە ئەمنیەکان بەڵام بەداخەوە هێزە ئەمنیەکان زۆر کەم تەرخەم بوون نەچوونە بەدەنجیانەوە کە بزان چ شتێک ڕوویداوە. کاتێک کە تەلەفۆنیان کردووە تێنە ئێوە شوێنیان بکەون لێ واگوم نەبێت لە چاوتەوە ئێمەش دێن بەرەو ڕێەوە بەڵام وانە بووە نەهاتوونە ئیتر لە جێگەیەک سیارەی ئەو دزانە بڵێن کە گەن مشتەکەیان دزیوەکەوێتە چاڵێکەوە ئەمانش لە ناکەوەچنە سەر سیارەکەیان کە ئەوانش دیارە چەکدارە بن یەکسەر دەسڕێژیان لەکەن. ئەو برایە من دەست بەجێ هەر لەوێ ئەکوژرێ خی گەورە بە شێت قوبڵیکە بەڵێ 3 کەس بوونە 2 پیا و لەگەڵ یەک ئافرەتە تا ئێساکە هیچ کێشەیەکمان نەبووە لە هیچ کەس لەگەڵ هیچ کەسێک. ئەم برایە من زۆر ئینسانێکی بێەوەی و بێمشکلە بوو ئەلحەمدوللا خۆشتان نەزانن ئەگەر کەسێک مشکلەی هەبێت و دژمنداری بکە بەتەنیا ماڵ ناتوانێت دەیەکا بژێ حیوانداری بکە و فەلاحەت بکەوە. من تەلەفۆن و لەگەڵ ئەو کوڕەیە بوو سەعد عەرەبەکە کوڕێ و پیاوەی کە بریندارە یەکەم تەلەفۆن بۆم کرد وتی بەڵێ حاڵەتێک ڕووی داوە ئەم کابرایە 2-3 جارە دێت دزیمان لێکە ئێستا کەوتوینەتە دوای واهاین بە دوایەوە بەرەو سیامەسوور. دووەم تەلەفۆن وتی سیامەسووری تێپەڕاندووە لە بینی خیربەگ و سیامەسوورای. سێم تەلەفۆن وتی فریامانکەوە کاکستار و باوکم لێ دراوە واتە ئەبوو سەعد پیاوە عەرەبەکە نەناسراون نەوەڵا بەس بە کوردی قسەیان کردووە هەتا ئەم دەقەیە هیچ سەرەدایەکمان دەست نەکەوتەوە لەسەر. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری باس لەو کەلێنە ئەمنیە دەکات کە لە نێوان هێزی پێشمەرگەدا و هێزەکانی عێراقدا دروست بووە و بۆ هۆیشەوە چەندین ڕووداوی ئەمنی لە ناوچەکەدا دروست بوون. بەهۆی کارە ساتێکی نەخوازراوە کە ئەویش تاداکردنە سەر ماڵ و مڵک و ژیانیان کە گیانی لە دەستداوە بەڕاستیمە کارە ساتی یەکەم نییە و تریش دەبێ بەحقەت گرینگە کە هێزە ئەمنیەکان بیر لەوە بکەنەوە و دەسەڵاتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بگەن ئێتیفاقێکە ئەم بۆ شایە ئەمنی کە ئێستا لە بەینا هەیە بەڕاستی چارەسەری بکەن بۆی کە دزەکان و پیاو خراپەکان و پیاو کوژەکان ئەم فەراغ نەخۆزنەوە بۆ ماڵ وێرانکردنی خەڵک ئەمە چەندەم کارە چاتە. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام لە ئێستادا دەست بەسەر ئۆتۆمبیلی تۆمەتبارەکاندا گیراوە بەڵام تا ئێستا نەتوانراوە دزەکان دەستگیر بکرێن و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە.